زۆرن ئەو دایکانەی هەم دایکن و هەم باوک. ئەمەش نمونەی دایکێکی لە خۆبردووە کە خاوەنی دوو منداڵی بێباوکە. گوژەران و باریداراییان خراپە، تەنانەت 2 مانگە کری خانووی نەداوە. هەروەک خۆی دەڵێت ئێستاش وردە وردە ڕۆشنایی چاوەکانیشی ڕوولەکزیە. هاوکاریمان دەکەن بە ئەرزاقی بی بە زەکاتی بی ماڵتان ئاوەدان بی ئەمن 2 مانگەکەی خانیم نەدایە دەکە 600,000 دینار وارداتی شم نییە 2 کچم لەسرە زۆر باشە فەقیرین منەتمان زۆر بەکمی هەیە لۆمە زۆرە 200,000 لۆمە زۆرە والله ئارێ والله غزم هەیە هەبوونە دەوڵەمەندە پێشمان باوەڕ ناکە چ لەو غزمەی بکەم تەمەنیان درێژبی خوا خێریان بنووسی هیچ ئەمەیان لەبیر نەکردیە داکێتیمەکان و کرێچەکانیان لەبیر نەکردیە ماڵیان ئاوەدان بی. نمونێم هاوسەرانە زۆرن و بەسەدان و هەزاران دایک مەزەندە دەکرێن. ئەم ژنەش یەکێکی دیکە لەو سەرپەرشتیارانەیە کە منداڵی بێباوکی هەیە و وەک خۆی دێڵێ گوزەرانیان زۆر نالەبارە. بخوا خێریان بنووسێ ماڵیان ئاوا بێ 100 کەڕەت خوا دەزای خێریان بداتەوە لەم کاتێ زۆر زەروری بوو ئەو 200,000 یعنی بۆ ئێمە زۆر زەرور بوو باوەڕکە ئیستا حالین ئیستا 250 لە ماڵی ئێمانیە ئیستا 10,000 قرد کردووە هاتمە بۆ ئێرە و پارەیە وەرگرم ڕەبوو شەکرەشم هەیە هەرکی یعنی بەیەکەوە ڕەبی خوا خێریان بنووسێ ئینشەڵڵا هەموو ساڵی هەر ئاوا بێ خوا خێر ئەو کەسەش بنووسێ کەوا ئەم یارمەتی ناردووە. لای خۆیەوە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە بەخشینی هاوکاریەکانی بە سەرجەم چین و توێژەکان لەوانەش ئەو خێزانانەی کە خاوەن منداڵی بێباوکن ئەمەش هاوکاری و پاڵپشتی خێرخوازانی خەڵکی خواپێداوە. ليش لبروجەکان ئەمڕۆ ئەنجام درا لە هەولێر سوپاس بەخوای گەورە من لێرە سوپاسی و خێرخوازە دەکەین کە هاوکاری کردین بۆ ئەوەی 100 ماڵی بێباوکە موچەی نییە بتوانین ئاوەدانی بکەینەوە بتوانین بڕی هەر یەکەی 200,000 ناری پێ بدەین. دیارە بۆ کۆمەڵی پرۆژەی ترمان ماوەکە بۆ نەخۆشانی درێژخایەن کە پێکاتون لە نەخۆشانی غەزلی گورچیلە واروە تالاسیما واروە نەخۆشانی شێرپەنجە کە کەماندامانیش کە کەماندامانی دەست و پێ واروە نابینایان ئێمە ئەمانەمان لە بەرچاو گرتووە و چاوەڕوانی هاوکاریەکانی خێرخوازانین بۆی خێرخوازان هاوکاریمان بکەن بۆی بتوانین لەم ڕەمەزانەدا لەم 20 ڕۆژێک کەماوە بتوانین ئینشاءڵڵا ئەم چینانە بتوانین هاوکاریان بکەین و ئەوانیش دڵخۆش بکەین ئەوانیش ڕەمەزانەکەیان بە دڵخۆشی بەنەسەر. بەخشین دەستگایەکی خێرخوازی و هەمیشە پردێک بووە لە نێوان دەوڵەمەندان و هەژاران و دوای 10 ساڵیش لە کارکردن دەستگاکە بە دروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت درێژەی بە پرۆژە و چاڵاکیەکانی داوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.